سڵاوتان نەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی هەڵوێستی خۆی لەبارەی پۆستی سەرۆکۆماری عێراقەوە ڕاگەیاند. کەمێک پێش ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی وتەبێژەکەیەوە بە فەرمی هەڵوێستی خۆی لەبارەی پۆستی سەرۆکۆماری عێراقەوە ڕاگەیاند و ئاشکرای کرد کە کاندیدی فەرمی و یەکێتی بۆ پۆستی سەرۆکۆمار تەنها دکتۆر بەرهەم ساڵحە و هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی حیزبەکەدا ڕووی نەداوە. دکتۆر سۆران جەمال تاهیر وتەبێژی فەرمی یەکێتی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند بۆ هەموو لایەکی ڕوون دەکەینەوە کە کاندیدی فەرمی یەکێتی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق تەنها دکتۆر بەرهەم ساڵحە و دەمانەوێت لە ڕێگەی پۆستی سەرۆکۆمارەوە خزمەتی هەموو لایەک بکەین و پارێزەری دەستور و مافەنەتەوەییەکانمان بین. پێشتریش سۆزان منسوور وتەبێژی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاندەبوو کە هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی حیزبەکەدا ڕوویان نەداوە و کاندیدەکەیان هەروەک خۆی ماوەتەوە. مەلەکاتێکدایە پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە ڕاگەیاندراوێکدا هاوپەیمانی دەوڵەتی یاسای نوری مالکی ئاشکرای کرد پارتی دەستپێشخەریەکی کردووە و ڕێبەر ئەحمەد کاندیدی حیزبەکەی کشاندۆتەوە و پشتیوانی لە لەتیێڤ ڕەشید دەکات بۆ پۆستی سەرۆکۆمار. پێشتر شارپرێز لە سەرچاوێکی باڵای ئاگادارەوە زانیاری ئەوەی بڵاو کردەوە کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا فشارێکی زۆر لەسەر باڤڵ تاڵەبانی هەبووە بۆ کشانەوەی کاندیدی حیزبەکەی و ڕێکەوتن لەگەڵ پارتی بۆ پشتیوانی یەک کاندید و نەچوونە هەڵبژاردنەوە بۆ دیاریکردنی سەرۆکۆماری داهاتووی عێراق. زانیاریەکانی شارپرێز ئاماژەیان بەوە کرد کە باڤڵ تاڵەبانی سەرجەم داوە و فشارەکانی ڕەت کردوتەوە و سووربوونی خۆی لەسەر کاندیدی حیزبەکەی دووپات کردوتەوە بۆ پۆستی سەرۆکۆمار. ئەمە لە کاتێکدایە کە لە دانیشتنی دوێنێ پەرلەماندا محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان ئاشکرای کرد ڕۆژی پێنجشەممە 13 ئۆکتۆبەر وەک وادەی کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار و ڕاستپاردنی کاندیدی پێکەنانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراق دیاری کردهبوو.